دەستگای خێرخوازی بەخشین لە کەرکووک ێوارەخوانێکی بۆ زیاتر لە 300 منداڵی بێباوک و دایکیان ساز کرد و شتومەکی جەژنیشیان بەسەردا دابەش کرا. دایکی منداڵە بێباوکەکان کە لە بەخشین هاوکاری دەکرێن وێڕای دەستخۆشییان بۆ دەستگای خێرخوازی بەخشین داواشیان کرد هاوکاریەکانی بەخشین ساڵانە زیاتر ببێت و هاوکاری زیاتری منداڵی بێباوک و خێزانی کەم دەرامەت بکەن. وڵی بەڕاستی خێرخوازێکی زۆر باشن هاوکاریمانەکەن بۆ کاسە دێژنە بۆ جلی مناڵەکانمان نانی ژیانی مناڵەکانمان بۆ تەمینەکەن یعنی هەتای ئێستاکە بەبوونی ئەمانەوە بەبوونی پیاوچاکانەوە بەبوونی ئەم خێرخوازە ئەم قاپیە خوان ینی دەرگایەکی خێری لێمان کردوێتەوە ئەلحەمدوللا ینی بە هەموو ڕوویەکەوە باشن بۆ موادغدایی بۆ جلکڕینی ینی بۆ مەصرفی مناڵەکانمانیان لەسەر شانمانیان زۆر سوب کردووە. والله گەلێ باشە یعنی خێرتان بنووسێ گەلێ هاوکاریەکانتان گەلێ باشە هیوا هەیە یعنی داماوەشەی شێوی نییە ئیتر ئەمانی کە ئەو ئیشە ئێوە کورتانە قەت باس داکرێ گەلێ هاوکاریە باشە خێرتان بنووسێ یەکشانسان من خۆم نەفسیان من خۆم نەخۆشم بەخوا 5 ساڵیشتە بڵێم بۆ 6 بەڕێی دکتۆری ئێرانەوە کاگرابەر خۆی قزم مازانێ ئێستا من ئێوارە تەلەفۆنی بۆم کرد مناڵ نەخۆشیان نانەزانین چی بکەن گەلێ مەمنونتانی. بەرپرسی نووسینگەی بەخشین لە کەرکووک دەڵێت ئەم ئێوارە خوانە کە بۆ ژمارەیەک بەرچاو لە منداڵی بێباوک و دایکیان ساز کرابوو کۆتا پرۆژەی ئەم ساڵیانە بۆ مانگی ڕەمەزان مامۆستایەکی ئاینی شەو جۆرە پرۆژە و هاوکاریانە بە گرنگ و پێویست دەزانێ بۆ هاوکاری منداڵانی بێباوک و خێزانی دەست کورت و کەم دەرامەت. دیارە ئێمە لە ڕابردووە لە تێکڕای مانگی ڕەمەزانە کۆمەڵی کار و پرۆژە و چالاکیمان هەبووە تیایدا نەخۆشانی گرتووەتەوە و تیایدا هەژاران و کەم دەرامەتانی کردوێتەوە بێباوکانشی گردوێتەوە ئەوەی کە بۆ بێباوکان کراوە پێدانی پارە بڕەپارە بۆ هەر بێباوکێک زیاد لە 100 هاوکاری زیاد لە 100 عایلەی بێباوک کراوە و هەروەها کڕینی جلوبەرێک بە هەمان شێوە بۆ مناڵانی بێباوک لەم مانگەیە ئەنجاممان داوە و هەروەها ئەم ئێوارە خوانەش هەر بۆ مناڵانی بێباوک بوو لە سەرەتای مانگی ڕەمەزانە پێشەوەی مانگی ڕەمەزان بێ بۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان زەخیرەمان بەسەر 200 عایلەی ماڵی بێباوک و هەژارانە دابەش کرد. جگەل لەوەی پۆشاکی جێژنیان بۆ کراوە ئەو سفرێکی جوانیشان بۆ ئامادە کراوە جرپاداشی زۆر گەورەیە لە دوای نان خواردنەکەش هاوکارێکی باشیان بۆ ئامادە کراوە ئەمە هەمووی هۆکارە بۆی ئەم هەتیمانە دڵخۆش بن ئێمە هەمومان کە سوکاری ئەم بێباوکانین خی گەورە لیان قبولکە بەڕاستی لەم مانگە پیرۆزەیە بەربانگێکی ئاوا جوانیان بۆ بکەنەوە دڵیان پێخۆشە بێ خی گەورە ئەجر پاداشیان بداتوە ڕب العالمین. دەستگای خێرخوازی بەخشین لە کەرکووک وێڕای هاوکاری سەدان خێزانی هەژار و دەستکورد موچەی مانگانەی بۆ دەیان منداڵی بێباوک بە هاوکاری خێرخوازان بڕیوەتەوە و پرۆژەی جۆراوجۆری دیکەشی هەیە بۆ خزمەتی منداڵی بێباوک و خێزانی هەژار و دەستکورد. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.